خورشید هەرکی وەڵامێکی توندی بافڵ تاڵەبانی دەداتەوە و دەڵێت کێشەکانت بە ئێمەوە مەبەستەوە. خورشید هەرکی کەسایەتی دیاری هۆزی هەرکی لە نوێترین دەرکەوتنیتە بە توندی وەڵامی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و دەستگا میدیاییەکانی و حیزب دەداتەوە و دەڵێت ئێمە شەڕی ئامۆزای خۆمان نەکردووە لە سەردەسەڵات. شەڕی ئێمە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی بووە بۆیە کێشەکانی خۆتان بە ئێمەوە مەبەستنەوە. خورشید هەرکی بە کورتی و بە پوختی ئاماژەی بۆ چەند خاڵی گرنگ کردووتی کێشەی ئێمە بە دیپلۆماسیەتی سەرۆک بارزانی، ئەنجیروان بارزانی سەرۆکی هەرێم و ئەسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێم بەرەو چارەسەربوون دەڕوات. ئەوان بە دیپلۆماسیەت کێشەکان چارەسەر دەکەن. سەرۆک بارزانی لە خانەقین و مەندەلیەوە تاوەکو زاخۆ بە یەک چاو سیر دەکات. بۆیە هیوادارین بە دیپلۆماسیەتی خۆی کێشەکانی سلێمانیش چارەسەر بکات. ئەمە پەیامێکی دیکەی قسەکانی خورشید هەرکی بوو بۆ بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان. بەوەی لە لالەزار ڕوویدا چەندین کەس بوونە قوربانی شەڕەکە، بەڵام خورشید هەرکی لەبارەی کێشەکانی خۆیانەوە دەڵێت کاتێک شەڕی ئێمە ڕوویدا سەرۆک بارزانی وتی با 100 هەمەڕیش بسووتێت بەڵام گیانی هاوڵاتیان پارێزراو بێت. کورد بە سەرۆک بارزانیەوە دەناسرێتەوە و ئێمەش بەشێکی دانەبڕاوین لە پارتی. بێگومان پارتی هێزی یەکەمە لە کوردستان و کاتێکیش هێزی یەکەم بوویت پێویستە کێشەکان بچوو بکەیتەوە نەوەک گەورەتریان بکەیت. هەرکی لەو قسانەیدا چەندین پەیامی گرنگی ئاراستەی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کرد کە لە سەر و هەمووانەوە باسی چارەسەرکردنی کێشەکان بە دیپلۆماسیەت و گەورە نەکردنەوەی شەڕ و گرفتەکان بوو.